علاجی ئەم دڵە ڕقەی ئێمە چییە؟ علاجی یەکەم ناسینی خوای پەروەردگار، کە ناسیت بەڕاستی ئەی پەرستی، کە بەڕاستی پەرستیت، کە بەڕاستی پەرستت، ئەو کاتە ئەو تەقوا و دیندارێتێت بۆ بێ بە مەلەکەیەک و لە دڵ و دەروونتە جۆشە درێتەوە پێ. چونکە ناسین و خواپەرستێکەوان لێ ئەکەن خۆشت بێ، وات لێ ئەکەن بترسی لێی، وات لێ ئەکەن ئومێد و مەبەستت بەوە ببەسترێت. ئەوانە شەمووی وان لێ ئەکەن کە بگری. ئەو کەسێکی خۆشەوێ ئەگری بۆی تا ئەیبینێ، دوایی ئەگری لە ترسی ئەوەی کە لێک جیابنەوە. ئەو کەسەی لە یەکێکە ترسێ ئەگری لێی کە لێی دوورە، ئەگری لێی کە لێی نزیک. ئەو کەسەی هیواوەبەستی بە یەکێکەوە بەستووە ئەگری بۆی هەتا لێی دوورە، ئەگری بۆی لێدەستی دەرچ. ئەبوو سولەیمانی دارانی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ لكل شيء علم وعلم الخذلان ترك البكاء من خشية الله. هەموو شتێک زانینێکی هەیە و زانستیەکی هەیە. زانستی خذلانیش ئەوەی کە کەس لەسەرت نەکاتەوە خۆشت دوان لێبێ خۆت ئیهمالکەی ئەوەیە کە گریان لەبەر خاتری خوای پەروەردگار واز لێبێ. و ئەفەرمێ هەر کەسێکیش کە خوای پەروەردگار ئەوەی بەسەراهێنا ئەو کاتە دڵی ڕەقە بێ، چاوی وشکە بێ. چونکە هەموو خۆشەویستێک بۆ خۆشەویستەکەی خۆی ئەگری، هەموو ترساوێک بۆ لێ ترساوەکەی ئەگری، هەموو کەسێک کە هیوا ئاواتیەکێکی ترەکە بیبینێ بۆ ئەگری و ئەیەوێ ڕەزامەندی دەستکەوێت. و پێغەمبەری نازاریش عەلەیهی سەڵات وسەلام کە لەو حەدیسە صەحیحەیە فەرمووی وەڕەجوڵ ذەکەر الله خالیەن فەفاضت عەیناه، هەرسێکی تایە لەو حەوت پۆلەی کە خوای پەروەردگاریان خاتە ژێر سێبەری خۆی لە ڕۆژی قیامەتە. یەکێ لەوانە وتمانەوەیە کە یادی خوای پەروەردگارەکە خالیەن، هەر بەینی خۆی و خوای پەروەردگارە و ئیتر فرمێسکە ڕێژ گریانی دێ. ئەمە خۆشەویستەکەشی تایە، ترسەکەشی تایە، ئومێد و ڕەجاکەشی تایە. ئەوەی یارمەتیمانەدا دووەم لەوەی یارمەتیمانەدا دڵمان نەرم بێتەوە قورئان خوێندنە، بیرکردنەوەیە لە ئاەتەکان، هۆشخستنە سەر ماناکەی، هۆشخستنە سەر هاتنە خوارەوەی سەبەبەکەی، هاتنە خوارەوەی سەبەبی، هۆشخستنە سەر هاتنە خوارەوەی سەبەبی و ئەو دەرسانەی کە لیانەوە وەرەگیر. إن الذين أوتوا العلم من قبله إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا ويقولون سبحان ربنا إن كان وعد ربنا لمفعولا ويقولون سبحان ربنا إن كان وعد ربنا لمفعولا ويخرون للأذقان يبكون ويزيدهم خشوعا. زياتر أقرين سجداء أبنوا بخواي پروردگار. سيدي كخواي پروردگار كباسي أهل كتابي شي كردو لواني كدل نرمن وخوان عسن أفرمي وإذا سمعوا ما أنزل إلى الرسول ترى أعينهم تفيض من الدمع مما عرفوا من الحق. وقت جویان لێیە کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام ئەویان بەسەرا ئەخوێنێتەوە کە بۆی هاتۆتە خوارەوە، ئەبینی فرمێسک بە چاویانە دێتە خوارەوە، چونکە پێشتر حەقیان ناسیوە. کەوابوو ناسینی حەق ضروریە بۆ ئەوەی ئەم دڵە نەرمە دەستکەوێت، بۆی ئەم چاوە پڕ بە فرمێسکە دەستکەوێت. ئەنجا ئەوەی کە هاتۆتە خوارەوە بۆ پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام
ئەمەیەکە دەربارەی ئەو پێغەمبەرە نازدارانەش باسەکە کە هەر یەکێک لەو پێشەوە گەورانە کە مەساری مرۆڤایەتیان بە درێژایی مرۆڤایەتی گۆڕیوە، ئەم کەڵە پیاوانەی مێژوو سەرقافڵە و سەرمەشقی هەموو بەشەریەت ئاوا هەموو خوای پەروەردگار باسییانەکە کە چۆن ئەگریان و سوژدەیان بۆ خوا ئەبرد و ئەپاڕانە و ئەلاڵان. أولئك الذين أنعم الله عليهم من النبيين من ذرية آدم وممن حملنا مع نوح ومن ذرية إبراهيم وإسرائيل وممن هدينا واجتبينا إذا تتلى عليهم آيات الرحمن خروا سجدا وبكيا. ئەوە ئەم پەروەردە ئیمانی هاتۆتە خوار لە پێغەمبەرانەوە بۆ یاوەران، لە یاوەرانەوە بۆ تابعین. ئەوەش حاڵی پێغەمبەری نازدار بوو عەلەیهی سەڵات وەسەلام کە ئیبن مەسعود قورئانی بەسەرا خوێندیان ئوبەی کە چۆنە گریە. ئەوەش حاڵی ئەو سەحابە بەڕێزانە بوون. ئەوەی یارمەتی دەرمانە بێت لەوەی کە دڵمان بۆ خوا جۆش دەینەوە، زیکری خوای پەروەردگارە، خوا ناسیەکانە، عیبادەتە، قورئان خوێندنە. ئەو کەسەی کە زۆر یادی خواکە و هۆشی لێتی، ئەو کەسەی کە تاعاتی دەربڕیوە، تاعاتەکان لە جێی خۆیان ناکە، ئەوانە بەڕاستی خاوەنی چاوی بە فرمێسکە. هەروەها ئەو کەسانەی کە مردنیان لە یادە، ئەوەی کە هۆشیان لە لای کەسێکە وایە سەر ڕۆحی دەرەچێت. تۆ ئەگەر بە دیارێکێکەوە دانیشیکەوە لە گیان نەڵایە و ڕۆحی دەرەچێت، تۆ بۆ خۆش مردنت لە بیرە بێ. تۆ ئەگەر جارێک مردوویەک ببینی، ئەگەر مردوویەک بشۆی، ئەگەر مردوویەک هەڵگری و کفن و دفنیکەی، ئەو کاتە تۆش ئەوەت لە بیرە بێ. هەروەها لەوەی کە یارمەتی دەرمانە بێ خواردنی حەڵاڵ، چونکە دڵ نەرمەکات، دوورکەوتنەوە لە گوناح. مەکحوولەی فەرموو ئەرەق الناس قلوبا ئەقلهم ذنوبا. ئەو کەسەی کە دڵی زۆر پڕ نەرمونیانیە، ئەو کەسەیە کە گوناحی کەمە. ئەوی دڵی نەرمە ئەو کەسەیە کە گوناحی کەمە. هەروەها جۆگرتن لە دەرس و مەوعیزەکان، جۆگرتن لە ئامۆژگاریەکان. هەمومان نەزانین کە عێربازی کوڕی ساریە ڕەزای خوای لێ بێ جێڕێتەوە کە پێغەمبەری نازدار عەلەیهی الصلاة والسلام وعظنا رسول الله صلى الله عليه وسلم يوما بعد صلاة الغداء وعظنا رسول الله صلى الله عليه وسلم يوما بعد صلاة الغداة موعظة ذرفت منها العيون ووجلت منها القلوب، فقال رجل إن هذه موعظة مودع، فماذا تعهد إلينا يا رسول الله؟ قال أوصيكم بتقوى الله والسمع والطاعة، وإن عبد حبشي فإن من يعش منكم يرى اختلافا كثيرا، أوصيكم بتقوى الله والسمع والطاعة. أفرمي پێغەمبەری نازدار عەلەیهی الصلاة والسلام وتارێکی بۆ داین، وتارێکی زۆر بەلیغ و بەهێز کە فرمێسکەکان لە چاوە هاتنە خوار و دڵەکان ڕاچەنی بوون پێی. کابرای گوتی بەخوا ئەمە بیرخستنەوەی خواحافیزیە، هی ماڵ ئاواییە. ئەی پێغەمبەری خوا چیمان پێ ئەسپێری؟ فەرمووی ئوصیکم بتقوى الله والسمع والطاعة وإن تأمر عليكم عبد حبشي. وسێتی ئەوەتان بۆ کەم کە تەقوای خواتان هەبێ، ملکەچی و جۆڕایەڵی دەرببڕن بۆ ئەمیرتان، با عەبدێکی حەبەشیش بێ. فإنه من يعش منكم يرى اختلافا كثيرا. هەر کەسێک لە ئێوە بژی ناکۆچی و اختلافات زۆرە بینێ. وإياكم ومحدثات الأمور. هۆشداری ئەوەتانە دەمێ کە ئەو شتانی داهێنراون لە دینە توخنی مەکەون، فإنها ضلالة، هەمووی گومڕاییە. فمن أدرك ذلك منكم فعليه بسنتي. هەر کەسێکتان گەیشتە ئەو زەمانە و ئەو داهێنان و ئەو
بدعانە دروست بوون وەرنەوە سەر ڕێبازەکەی من سنتي وسنة الخلفاء الراشدين فعليه بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين عضوا عليها بالنواجذ وەرنەوە سەر ڕێبازی من ڕێبازی خەلیفە ڕاشدیەکانی دوای خۆم کە مایەی هیدایەت دانن قەپاڵ بەو ڕێبازەیەکەن و بیگرن دیسان لەوەی کە دڵمان نەرمەکات دیسان لەوەی کە ئەبێتە مایەی دڵنەرمیمان باسی قیامەتە هەستکردن بەوەی کە توێشی قیامەتت چەند کەمە تۆ چەندت لە خواپەرستی پێیە چەندت لە قورئان خوێندن پێیە چەندت خێر و خێرات کردووە ئەمە چ قیاسێکەکرێتەوە لەگەڵ ئەم هەموو گوناحەی بە کۆڵمانە ناداوە ئەمە چ قیاسێکەکرێتەوە لەگەڵ ئەم هەموو گوناحەی بە کۆڵمانە داوە ترسمان لەخوا چەندە ئەمانە هەموو یارمەتی دەرمانە بن لەوەی کە بەرەو خوای پەروەردگار هەستکەین کە ئەڕۆین هەروەها سەردانی گۆڕستان بۆ کەسێک کە بۆی گونجاوە و وە گریانیش لەسەر ئەو شوێن هەروەها پاڕانەوە سەیریکەن برانی بەڕێزم ئینسان کە زۆرە پاڕێتەوە بە تایبەتی لە شەو نوێژیە لە تەنهاییە بە تەئکید ئەو کاتە خۆی هەست پێەکا کە چەند مقەسر ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ عەتەبەی غولام یا عەتەبەی غولام داوای یەکێکە لە تابعین عەتەبەی غولام بیڵێمەوە إمام ابن تيمية رحمة خوای لێ بێ لە مەجموعی فتاوى لە مجلدی 11 لاپەڕە 282 فەرمێ عەتەبەی غولام داوای لە خوای پەروەردگار کرد کەسێ داوای بۆ بێنێتە دی دەنگێکی خۆشی بداتێ فرمێسکی بەردەوام کە یعنی لە خۆشەویستی خوای گەورە تەقوایە فرمێسکی بەردەوام بێ خواردنیشی بۆ بێ ئەوەی ئەوەندە زۆر تەکەلف بکا لەسەری بێ ئەوەی زۆر ڕەنجی بۆ بدە وجا إمام ابن تيمية رحمة خوای لێ بێ فەرمێ فكان إذا قرأ بكى هەر وەختێک کە قورئانی خوێند و نوێژیە کرد ئەگریا وأبكى خەڵکی دەوروبەریشی ئەگریان ودموعه جارية دهره مدەی زەمەنی خۆی و عمری خۆی فرمێسکی بەردەوام بوو سەیری ئەو لە خوا نزیکیە سێ دوعا بکە و هەرسێکی ئاوا گیرا ببێ وكان يأوي إلى منزله فيصيب فيه قوته ولا يدري من أين يأتي كأجرشتو بماڵە و سەیرێکرد خواردنی هەیە لەوێ بۆی دانراوە هەیەتی ناشزانە لەکوێوە ئەمە لە خوا نزیکیە لەبەرەو زەروریە برانی بەڕێزم هۆشمان دایمە لەوە بێ کە چۆن لە خوای پەروەردگار نزیک بین هەتاکو خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ و خۆشەویستی خۆیمان پێ ببەخشی خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت گوناحەکانمان بسڕەرە خوایە قەڵەمی عەفوت بەسەر گوناهمانە بێنە یا ربی خوایە لێمان ڕازی بە لێمان خۆش بە خوایە ئێمەی گوناحکار بەزەیت پیامانە بێتەوە یا ربی یا ربی خوایە خۆشەویستی خۆت بخەیتە دڵ و دەروونمانەوە یا ربی خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت بە نووری خۆت بەرچاومان ڕۆشنتر کەی یا ربی خوایە تێمان گەیەنی لە دینەکە پشتیوانمان بی و لە پابەندبوونمانە بە دینەکەوە یا ربی یارمەتی دەرمان بی لەسەرم ڕێبازە بمێنینەوە خوایە برایەتی و خۆشەویستی لە نێوانمانە زیاد کە دەستمان لە دەستی یەکتر قایم کە و پشتمان بە پشتی یەکتر ببەسترێ و پشتیوان بە خوای پەروەردگار بتوانین کۆمەڵکاریەکی بەهێز بۆ هێنانەوەی سەروەری شەرع و پاراستنی مقدساتی مسلمانان و بەگەڕخستنی ئەو زەورە توانا و بەرفراوان و بەربڵاو و لێکترازاوەی کە هەیە جارێکی تر بتوانین کۆی کەینەوە یا ربی خوایە یارمەتی دەرمان بە خوایە ڕێڕاستمان نیشاندا پشتمان بگرە و بە کۆمەڵ هاوکارمان بە هەتا پەیامەکەی تۆ ئەگەیەنین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.